سلااو ڕێز تەماشەکانن هێژا و بەڕ و مەت ئەس vێڵای فێ پێشکەشیوە دیکەم ئیرۆ لەسەر سەردانە سبێ یا سەرۆکێ پارتی دیموکراتی کوردستان مەسعود بارزانیش بۆی بەغدایە هەروەکی هون دەزانن پشتی 6 ساڵان مەسعود بارزانی سبێ دێ سەردانە تورکیا سەردانە بەغدایە بکە ببورینن چامتایە مەسعود بارزانیدا چه هەیە چ نینە ئەم هەنێکی لە سەرڤانە ئیرۆکە دەخوازن بەعاخفن یعنی بێگومان هەڵبژاردن ببورین سەردان دەدەمەکیدا تێ ئەنجامداین و گەلک پێشکەتن لە هەرێمێ هەنا ئەو پێشکەتنژی گرێدایێ ڕەوشە هەرێمێنە شەڕی غەزە هەیە شەڕی ئۆکرانیا هەیە بێگومان و دەمێ پێشدا هەڵبژاردن لە هەرێما کوردستانێ دەوێت لە مەها 20 مەها دەهێ تێ ئەنجامداین ئەنجینای ئەنجامداین ئەس هێژی دەوێت قەنەعەتێدا نینم ji بۆی و ئەو ماییناک و دوو سازیەن ئەمنی و وەزارەتە ناوخۆیی یا هەرێما کوردستانی بە یەنەکێ و پەکەکەدا تەقاند یەک ژ نیشانەڤەیەکەیە کو نە هەڵبژاردن بەڵکو ئەحتیمالەکە شەڕی ناوخۆییژی هەیە بەڕاستی یعنی شەڕی ناوخۆی نەشەرتە شەڕی ناوخۆیی مینە ساڵە 1990 بە دۆشکە بیکسیە لە هەمبەر هەفتوو سەنگەر بگرن دەبک و شەڕێکی ناوخۆیی یا سار بێ داک و هەڵبژاردن نەوێ ئەنجامداین دە ڕۆژە یەکەمیندا و ئارتێشە تورکیا هات هەرێمێ من گوت یەک ژە ئارمانجیان سەرەکە ئەوە کو ئەو هەڵبژاردن نەوێ ئەنجامداین ئەو دەبەرژەوەندیە پەدەکێدایە حتا جەیەکی دەبەرژەوەندیە یەکێتیەژیدایە دەبەرژەوەندە حکوومەتە سوودانیدایە ji بۆی و هەگەرک و هەڵبژاردن نەبێ ئەو دوو ئاغا ئەو دوو میرنشین ئاغەیە سولەیمانی و ئاغەیە هەولێرێ یەک تەک بە تەک بچن پسمام و دۆتمامی خۆ بگرن و بچن بەغدایێ بە حکوومەتی و بە ئاگەر سیاسی را ڕوونن زەمب و دەدەقۆدیە ئەوێ دنێ بکەن و حکوومەت و ئالیە سیاسیژی وانە ڤاڵا ڤەگەڕینن هەولێرێ ئانجی سولەیمانیە ئەو یەکی یا دنێژی یعنی سیستەما کوردایەتی من بەرێدا گوتیە و گەلک کورد ژوەیەکێ فام ناکەن مخابن هێژی دەکورانیە vê مەسەلەی فام ناکەن سیستەما کوردایەتی سیستەمێکی تاڵانتیە تاڵانتی نە ئیرۆڤە هەیە تاڵانتی لە چیەدا ژی هەبوو لێ مە نەدزانی دەماک و ئەو لە چیە بوون ئەو ژی تاڵان بوون ئەو ژیوێ دەمێ بازگە و سەیتەڕەداتینیان لەسەر سنووران قاچاق و ماچاق کۆنتترۆل دکرن گەلک پێشمەرگە هەنە ژمڕاگۆتنە لە چیاین بەهدینانمە لە ڕەبیعەیەکی سەددام دەخست و داویە داما ئەو سیلاح کۆم دکردن مە دەفرۆتن قڕۆجیێن تورکیا و ما ئەو پەرە لەسەر خۆ بڵاو دکر و ما پشتی و ما شەهیدی خۆفە دشارت و ئیدی بە خوینەوی بە جلەی و ما فەدشار ما ئەو سیلاحژی بەڕێکا قاچاق دەربازی تورکیا دکردن و بە دەفرۆشتن قڕوجیان و ئەو ما پەرەژی مە لەسەر خۆ بڵاو دکرد ساڵە 1990 کارێوانی یەکەمین کرد کو سەدەیە بێخمە تاڵانکردن بێخمە پرۆژەیەکی هەری مەزن بوو یا سەددام کو دخواست دەوێ پرۆژەیەدا ئاوا هەمی عراقێ لەور کۆم بکە داک و حشکە ساڵی یعنی هاوینەن حشک و گەرم نەبن مەترسی لەسەر زراعەت و چاندنیە لە هەموو عراقیدا دە هەمان دەمێدا کارۆبەیە هەموو عراقی لەوردا دەهات تامین کرد و دە هەمان دەمێدا ماسی ئاژی بەرهەمێن دەریاییش بۆی هەموو عراقی لە بێخمەیدا داهاتن ئامادەکردن شەریکەتێن هەری پێشکەتی یا ژاپۆنی لەور کار دەکردن لێ پشتی سەرهەڵدانێ هێژی کەلەکە پێشمەرگیان و خەڵکێ لە جادێ کەتبوو ئەو چوون بێخمە تاڵانکردن پارچەکردن سواری قەمیۆنان کردن و شاندن ئیرانێ
یا دنێژی پشتڕاژی ئیدی هەریەکە و شەڕ کرد کیژان سەرۆک عەشیرەت و جەحشێ بەرێ بێجە من کیژان بێجەم وە لە سەروەیەکێژی ئەو کەتن پشتڕاژی شڕێ نافخۆی کرد. یعنی سیستەمە کوردایەتی سیستەمێکی مقدس نینە، کوردایەتی تشتێکی مقدس نینە، کوردایەتی بەردەوامیە تاڵانچی و عەشیرەتچیتی و میرنشینیە بەرەیە بلێ ئەکسەنتێکی قاشۆ نەتەوەیی پێڕا هەیە لە بنناوێ مافێ نەتەوەیەکی مافێگەلێکی ئەو سیستەم تێمەشاندن. کوردایەتی دەردۆرێ 2011 و ئەوێدا تۆهمەت دخستن سەر دژمنێ خۆ فلانەکە زەڵامی ئیرانێ فلانەکە زەڵامێ بەغدادێ ژمەڕا دەگوتن هونجاشێ عراقینە هونجاشێ حەشدی شعبینە و نەهاژی سبێ کاک مەسعود سەردانێ بەغدایێ دکە و دەبێژن سەردانێکی پڕ گرنگە و پڕ باشە ئەو سەردان بێگومان سەردانێ کاک مەسعود بارزانیش بۆی عراقیش بۆی بەغدایە ئەس دشۆپینم و ئەس باش دەبینم ئەزوی تشتێکی نابێژم ئەس بەحسە پرۆپاگەندەیەن کوردایەتی بەریا 6 ساڵان و 7 ساڵان دکەم و کەسێک گوتبە کاکۆ بە بەغدایڕا لە هەف بکەن بەغدا ژە ئەردۆغان چێترە بەغدا ئونکە استراتیژیە وەیە نە ئەنقەرە نە تەهران نە دیمەشق بە بەغدایڕا لە هەف بکەن بەغدای یاوەیە و لە ڕێکا بەغدایدا پترۆڵێ دەفرۆشن بازرگانیە دکە چ دەکەی بکەی دەوی واریدا بکە بلا بەغداد و کوردستان لەناو هەفتوودا ئەنتیگرا ببن بەغدایەکی بەهێز هەولێرێکی بەهێزە هەولێرێکی بەهێز بەغدایەکی بەهێزە لێ گوتن هون جاشی قاسم سلەیمانینە هون حەشدی شعبینە هون وسانە هون وسانە و نەهاژی ئەم لێ دنەرن دەدەمەکیدا و تورکیا لە بەهدینان ئێدی خاڵێن پشکنینە دینانە 300 تانک و تۆپێ خۆ ئانینە ڕێکێنادا ئارتێشە عراقی بچە سنوور کۆنتترۆل بکە هەر کەسێک بە ناسنامەیە خۆ گەرەک نیشانی قڕۆجیەک ئاجی عسکەرێکی تورکیا بدا vێجا دکاری بچە گوندی خۆ و گەرەک ژ گونجی دەرنەکەوێت 100 مەترێژ گوند دەرکەوێ ئیدی ئەو حیسابێ چوو نەها دەوێ دەمێدا کاک مەسعود بارزانی سەردانێ بەغدای دکە کە ئەم بزانن دە ئەجندەیە سەردانیکردنا مەسعود بارزانیدا دەستپێکێک چه هەیە بەریاک و ئەم باخفن ئەس پشت بە ئاژانسە ئەلسۆمەریە نیوز دەبستم و ئاژانسەکی ڕسمیە عراقیە ئیرۆ سێشەمێ پارتیا دیموکراتی کوردستانی عراقێ دەتایەن سەردانە مەسعود بارزانی سەرۆکێ vê پارتیا ئاشکرا کرد و بڕیارە سبێ بچە بەغدایە نوێنەرێ پەدەکێ شێروان ئەلدۆ بەردانی بە ئەلسۆمەریە نیوز ڕاگەیان سبێ چارشەممە مەسعود بارزانی و لە گۆڕیوی سەرۆکێ هەرێما کوردستانی عینەچیوان بارزانی و حتا هەنێک دەبێژن مەسرۆر بارزانیژی پێرا دەبە لێ ئەو من 100% نەکاری بوو تاکید بکەم سەردانە بەغدایە دکەن بە سەرۆکی حکوومەتێ و ئالیەن سیاسیرە دەجڤن و تشتێ هەری گرنگ مەسعود بارزانی دێ بە سەرۆکێ مەجلیسە بلند یا دادوەریە بڕوونە یعنی ئەو مەجلیسە کو بڕیاران دەدا چ لە عراقی شەرعیە چ نەشەرعی پترۆلە گرێبەستە پترۆلە نێچیروان بارزانی ئەس دەبێژم نێچیروان بارزانی بە ئەردۆغانڕە ئەس دەبێژن دیسە ئەردۆغان نابێژن تورکیا ji بۆی 5 ساڵی گرێبەستێکی ناشەرعی بوو ئەو دگۆ و ئەو ئەنجومەندە هەمان دەمێدا دگۆ درێژکردنا تەمەنێ پەرلەمانی بەبێ هەڵبژاردن ناشەرعیە و ئەو پەرلەمان مەشروع نینە ئەو گوت و ئەو ئەنجومەن گوت گەرەک هەڵبژاردن وەرێکردن و گەرەک دە هەڵبژاردنێدا سیستەم وسابە و نەوسابە دە هەمان دەمێداژی ئیدی مەسعود بارزانی سەردانی vێکێ دکە ئەو خاڵپڕ گرنگە مەسعود بارزانی دخوازە ژە ئەنجومەنە دادوەریێرە چ بێژێ بە چرا لە هەف بکە و بە چرا لە هەف ناکەم وەک من گوت ئەو سەردان پشتی 6 ساڵان تێ 6 ساڵە مەسعود بارزانی نەچوویە بەغدایە و لیژنەیە هاوبەش دەناوبەرە
بەغدایە و هەولێرێ دیسا ژنوڤە تێپێک ئانین لیژنێوان قەت خلاص نابن هەر لیژنێوان پڕن ئیدی دچن بەغدایە و ڤەدیگەڕێن دچن بەغدایە و ڤەدیگەڕێن لیژنێن ڤاڵا کارن ڤاڵا و هەر کارێکی کو بەرپرسێن هەرێمێ یعنی چەند ئەو بوویە مەسەلە لە ناوە کورداندا دەبێژن گاواک و پەدەکەویە نەکە حکوومەتە هەرێمی کوردستانی کارێکی نەخوازیێ بکە دەبێژە کا ئەم لیژنەیەکی ژێڕاچێ بکەن گاواک و هەر کارێک کەتە ناو لیژنیان ئیدی لەسەر نای ڕاوەستاندن نکتەیەکی درێ هەیە لەسەر پەکەکێژی پەکەکە کارێکی کو هەر کارێکی کو هەر سۆزێکی کو پەکەکەدا گوت ئەمێ لەسەر بسەکنن بزانە ئەو لەسەر ناسەکنن ئەو تەنێژ بۆی کەنێ دەبێژم هاژۆ ji bo tiştekî dinê nabêjim ew ne rex niye yanî êdî ew lîjne jî pêk din û di heman demê de armancê li gorî Alsomeriye News yanî çavkaniyekî ji Someriye News ra geyandiye armanc ji civînê çareserkirina pirzgirêkên di navbera هەولێر و حکوومەتە فدرالینە و ئەو سەردان دێ ئالیگر بێژ بوویک و ئەو پرزگێک چارەسەر ببن یعنی حکوومەتە عراقیژی فامکردە ئەو پەرلەمان و حتا مەسرور بارزانانی و نێچیر بارزانانی و قوبات تاڵەبانی وانە کودشن لیژنە و میژنە کودشن بەغدایە ئەو هەمی بۆش بێر هەموو تشتێن بەتاڵن خۆمەژولکردە یەک کەس هەیە بڕیاردەدا ئەوژی مەسعود بارزانیە هەگەر و مەسعود بارزانانی بەخۆ بچەور ئێدی بە زوو دکارن لە هەف بکەن ئانژی لە هەف ناکەن تشتی هەری گرنگ من بەحسا کرد یعنی کوردایەتی دکاری بوو بەریا 7 ساڵان ژمەرا بێژە هونجاشن هون بەحسا گرنگیا بەغدایە دکەن هون دەبێژن سەردانی بەغدایە بکەن هون دەبێژن بە بەغدایرا لە هەف بکەن هونجاشن قاسم سلەیمانینە هونجاشە ئیرانێنە هونجاشێ فلانە هونجاشە عەبادینە نا هونجاشێ مالیکینە ئیرۆکە کوردایەتی بزانە دکارێ حکوومەتە عراقیژی بکاربینە یعنی بەریا 500 ساڵان هەمی پارتی و هەمی مخالەفەت و کوردی هەر چار پارچێ کوردستانێژی بێدەنگ کردبوون دگوتن ئەوێن کو دەبێژن بە بەغدای ڕا لە هەف بکەن بەحسا گرنگیا بەغدایە دەکەن دەبێژن بەغدا نەداگیر کەرەکەکۆ ئەو هەمی جاشن کورجی بێدەنگ دەبوون و سەسەری خۆ دەتەوان من ڕۆژنامە نووس و قەزەتە چی و ئایدن و مایدن و پارتی و ئیدی پارتیان هەر چار بەشی کوردستانی هەمی بێدەنگ دەبوون سەری خۆ دەتەواندن لێ ئیرۆ حکوومەتە عراقیژی دخەبتینە دو حکوومەتە عراقی چوا خەبتان کوگوت ئەو مەسەلەیە شەوتاندنا بازارێ قەیسەری و بازارێ لەنگە و بازارێ کەرکووکێ و بازارێ دهۆکێ و دوکان شەوتاندنا دوکانێ پەکەکە و یەکێتی لە پشتن وەزارەتە نافخۆیە عراقیژی بەکەرانی کوردایەتی ئەوە ئیدی لۆما ئێک و دخوازن مخالەفەتێ کوردایەتیە بکەم تو نەکاری بە چەکێ کوردایەتیە مخالەفەتێ کوردایەتیە بکەی بناوێ ئەمژی نەتەوەینە ئەم ژووە نەتەوەیترن هونە نەتەوی ئەسلینە ئەم نەتەوینە وەڵا بابۆ کوردایەتی تەنێ پەدەکە دکاری بکە پەدەکە دکاریوە بکە وە دەبێت سەر ئاوێ و ئاو نادێەوە و بە تیژی وە دەڤگەڕینی دگۆ ئێک و نزیکی حکوومەتە عراقی ببن هەمی جەحشن هەمی گرێداییە قاسم سلەیمانینە ئیرۆکەژی دەبێژێ حکوومەتە عراقی گوتیە کاکۆ یەکە تیژی تێدایە لە سەنگە سەرژی ئەو کردە نابێ ئەو وەزارەتە ناوخۆیە عراقیژی دەناودایە ئەو پڕپڕ گرنگە دە هەمان دەمێدا بارزانی ژغەینی یعنی بەکیرە دەجڤە کام لێ بنەرە سەرۆکێ هاوپەیمانیا دەوڵەتە یاسا نوری ئەلمالیکی سەرۆکێ هاوپەیمانیا نەسر یعنی سەرۆکی هاوپەیمانیا سەرکەفتن حەیدەر ئەلعەبادی سەرۆکی هاوپەیمانیا فەتح هادی ئەلعامری حەشدور شعبی و سەرۆکن پارتێندنێ یەن سیاسی بەوانڕا دەجڤێ ئیدی دەڤان جڤینانەدا لەسەر چ تێگوتن بێگومان لەسەر گەلک پرسان گوێ بێ نیقاشکردن لێ لە بەغدایدا ئەم لێ دنەرن
ڤاڵاتیەک لە ورژی هەیە ڤاڵاتیا سەرۆکی پەرلەمانێ هەڵبژاردن لە کەرکووکی هاتی ئەنجامداین لێ حتا نەها دەوێ هەڵبژاردنێدا هەواڵێن هێژا هوون لە مندنەرن دەکا لایکەکی بکەن دەکات تشتێکی بنویسن کۆمنتێکی بنویسن پارڤە بکەن تەنێ بەوی ڕەنگی نابێ هوون تەنێ گۆدار دەکەن و فایدە ژێ دەگرن هەگەر هوون ناڕازینە ناڕازی بوونێ خو بنویسن سەرسەران و سەر چاوان هەگەر و گازانجێکی وە هەیە پرسیارێکی وە هەیە لێ تەنێ لێ بنەڕۆ گۆدار بکە و تشتێکی نەکە بەڕاستیژی ئەژی گەلک جارنە بێزار دەبم یعنی پشتی کار ئەز فەدی گەڕێم ماڵێ چەند سعاتان سعیە دەکەم دەخوێنم حتا وەکو تشتێکی نو پێشکەشیوە دەکەم و هونژی لە هەمبەری وێ تشتێکی ناکەن و ئەس مۆتیڤاسیۆنا من بەهێز بکە داکو ئەس بەردەوام بکەم لە کەرەماخۆ لایکەکی بکە بە کەلیمەیەک بی تشتێکی بنویسە هەگەر تشتێکی نزانی سڵاڤەکی بکە هەگەر و پرسیارێکی تە هەیە پرسیاری خۆ بنویسە بەوی ڕەنگی ئەو بکەن داکو ئەژی بێزار نەبم ینی ئەژی بزانم و ئەس کارێکی دەکەم و فایداوی هەیە ینی دەبێت سەردانەدا وەکمە گوت چت ئاخافتن چنای ئاخافتن لێ مەسەلەیە ئابووری هەنا مەسەلەیە لە هەڤنەکەتنە ناوبەرە هەولێر و بەغدای هەیە محکەمە بلند یا فدرال گەلک ڕێکن غێری دەستوری گرتنە و لە گۆڕی من لە بەرژەوەندیا عراقیدا لە بەرژەوەندیا کوردان گرتنە لێنە لە بەرژەوەندیا پەدەکەوی یەنەکەیە مینە موچە مینە سیاست و شێوازی هەڵبژاردنێ ئەو لە بەرژەوەندیە گەلێ کوردن هەموو لە بەرژەوەندی خەڵکن لێ لە بەرژەوەندی پەدەکە و یەنەکێ نینە مینە پترۆل لە بەرژەوەندیەوان نینە هەڵبژاردن لە بەرژەوەندیاوان نینە بەڕاستیشی یعنی تشتێک و یەکێتی لەسەر شەڕ دەکردنێ ئەو بوو چما پەدەکە 11 کورسیە کۆتایان دەبا کاهونجی کاهون ژوان یازدەیانە هەریکەم پێنجان بدەن من بلە 6 ژوان ڕابیانی شەڕە یەنەکە بە پەدەکیڕا ئەو بوو لۆما دەبێژم کوردێن و مخالیفێ پەکێکێنە گەرەک بە سیلاحێ پەدەکێ شەڕێ پەدەکێ نەکرد بەوێ سیلاحی نایکرد چاواکو یەکی سیکولار یەکی ئەلمانی یەکی لایک نەکارە بە ئاەتێن قورعانێ بە حەدیسان ململانێ و شەڕێ ئیسلامی سیاسی بکە ئینسانێکی کو مخالیفێ پەدەکێژی گەرەک لە بناوێ نەتەوی ئەم هەمی کوردن کە هەر چار پارچێ کوردستان ئەم هەمی ببن یەک فەرق دەناوبەرامەنینە جاش و ماش و باش هەمی یەکن بۆر و مۆر و عەرەب و فارس و تورک و سۆمالی هەمی خراپن بەوێ ڕەنگی نابێ دەوێت و سلاحەکی تەی هەبێ ئەوژی سلاحەکی دیموکراتیکە سلاحەکی ئینسانیە سلاحەکی معریفەیە سلاحەکی معریفەیە یعنی من گەلک جارنا بەحسا کانت کرد کانت گاوەکو لە ئەوروپا دەرکەت هۆلێ بەریا کانت چه هەبوو ڕۆمانسیەت هەبوو ڕۆمانسیەت شتێکی خۆش بوو نەخشە کێشان وێنە کێشان خەیاڵکردن شعر و دەناو وا شعر و نەخشەیان و خەیاڵاندا نەتە و ناسیۆنالیزمان ڕۆمانسیە ئەوروپا دەرکەت ناسیۆنالیزمان ڕۆمانسی ئیدی بوو سەدەمەک حتا پشتی کانجی باندۆرێوی هەبوو مەسەن لە ئەڵمانیا جەنگی جیهانی یەکەم هیتلەر ناسیۆنالیزمە نەتەوە پەرستیان ڕۆمانسی بوو ئەس دنیای دکەم یەک هەمی دنیا دەبا ئاریانی میلەتێکی هەری پێشکەتی دنیای ئیدارە دکە بەوێ ڕەنگی ئەو کرد لێکان دەبێژێ ناسیۆنالیزمە ڕۆمانسی دەبە بەڵا بەسەر دنیایدا گەرەک لە شوناوی معریفە وەرێ معریفە لێپرسین پرسیارکردن نەکت و بەهەستان بە هەستێ خۆ ئەو بکەیت ئەم هەمی کوردن کوردێ باکوورژی کوردێ باشوورژی برانە ئانجی بە هەستێن ڕۆمانسیەتە ئیسلامی وەک ئەردۆغان ئەم هەمی مسلمان برانە پەنابەرێ سووریایە بزم قەرداشمزدر گەلسن ئاپارتمانلەر حازر نەها چەوە ماڵاوان دشەوەتینە برای مسلمان برای کورجی وسانە یعنی دەکا بەلا 2 میلیۆن کوردێ باکوور وەک پەنابەر بێن هەولێرێ بزانم پشتی چەند ڕۆژان چ بۆوان دەکرد ئانجی چەند ملیۆنە کوردێ کەلاری بچن دیار بکرێ
یعنی دەوردا ناکۆکیان کولتوری دەماکو سەر هەڵدەدا ئەو دکەوێت یعنی ئەس بەحسا معریفەیە دەکەم لە سەرێ بنگەهێت و نەکاری بە چەکێ نەتەوەیی بە چەکێ پەدەکێ لە هەمبەری پەدەکێ مرمرانێ بکەی و شەڕ بکەیت لۆمە چما vەیەکە دەبێژم هەنێک ئالی هەنە دەبێژن پەکەکە لەسەر نە لەسەر کوردایەتی ڕێکا کوردایەتە ڕاستە ڕێکا کوردایەتە ڕاست چێکاکە ڕێکە کوردایەتە ڕاستی وەڵی کوردایەتە هەری ڕاست نها پەدەکە دکە ئیسلامەتە هەری ڕاست ئەو ئیسلامین سیاسی دکەن کوردایەتە هەری ڕاستجی پەدەکە دکە ما کوردایەتی چیانی کوردایەتی بەرەداژی میرێتی و شێخێتی و ئاغاتی و تاڵان و ئەو عشیرەت وی عشیرەتێ بکوژە ئەگەر ئەو ئاغا گۆداری من نەکرد ئەس هەوڵ بدەم وی ژە هۆڵێ ڕاکەم هەگەر هێزێ من نەگەشتێ ئەژ سڵتانێ ئەن قەرەڕابێژم بلا وەریس و پەتکان حاضر بکە وی داڵەقینن بەرێژی کوردایەتی وسانە بووە ئێنەهاژی وسایە ئەو کوردایەتی پاشخانێ نوێی معریفی و پاشخانێ نوێی فەلسەفی و پاشخانەوی چینایەتی قادری و نەقشبەندیە شێخاتیە ژغێنی وێ چینێکی دنێ لە کوردستانێدا نینە ئەو چیناک و سەرۆکاتیە بزاوانەتەوەی یا کوردی دەکا هێژی پرانیاخۆ نەقشبەندینە شێخن و بەرژەوەندیاوان لە دەروێیە و چینێ دنێ چینێ ناوەڕاست هاتیە پەرچەقاندن من گەلک جارنا گازن پارتیان دنێژی کردنە پارتیان خۆ شۆڕژگەر دەبینن ئاژی خۆ چەپ دەبینن تەکلیانوان و تەکلیاوان بە چینێن مامناوەندیڕە قەت نینە مەسەڵەن بەریا 5 ساڵان 6 ساڵان گاواک و تێکیلیان ناوبەرە پەدەکێ و پەکەکێ وەقاسی نەخۆش نەبوو گاواک و مامۆستا ji بۆی موچیان ڕادەبوون سەر هەلدارێ پەکەکێ تشتێک دگۆ نەخێر گاواک و ڕۆژنامەوانێک لەسەر نویسێکی دەهات کوشتن دەهات تێرۆرکردن چاپەمەنیان پەکەکێ تشتێک دگۆ نەخێر تشتێکی نابش لێ نەها دەبێژن ji بۆی ناکۆکیێوان هەیە دەوردا دووڕوتی و پارادۆکس هەنە ئەو نەڕاستە ئۆ تشتێکی دنێژی دەبێژن چاوە مامجلال بەرێ 40 ساڵی گوت پەدەکە کوردایەتیە ڕاست ناکەن نەتەوی بوونە ڕاست ناکەن نەتەویە ڕاست ئەم نەتەویە ڕاست دەکەن لێ دەداویێدا بە عمرێکی پڕمەزن مەسعود بارزانی مامجلال شان بەغدای گوت و هەرە بەغدایێ و کوردستانژی ژمەڕە و مامجلال چوو بەغدایێ هێژی لەسەر کورسیا خۆ نەڕۆنیشتە بوو کورسی گەرم نەکرد بوو کاک مەسعود بەحسا کوردستانە سەر بەخۆ کرد مامزار نەتزانی بوو لە بەغدایە چ بکە یو کاک مەسعود تا ئەسکرم سەر و کۆماری عراقی من سوند خواریەک و یەکەتیە خاکە عراقی بەپارێزم و دەناوبەرە هاوڵاتیان کورد و عەرەب و شیعە و سوننە و عراقی قەت فەرقی نەکەم و تو نەها بەحسا یەکەتیە بەحسا سەرخۆبوونێ و جودابوونێ و تشتێن و سادەکەی تەماڵا من خراکردیتی وەلێ نەڕی کوردایەتی کوردایەتی وەوسا دخاپینێ خۆش ژوێ یەکەی خەلاز بکەن نەها کاک مەسعود دچە بە عراقیرا لە هەفتەکە لە سەروان پرسانە لە هەفتەکە بە دادگایە دەستوری ڕادەبێژێ کاوەڕن ڕێکێکی هاو بە ژمەڕا ببینن ئەم بە سولحی عشیرەتی مەسەریان چارەسەرکەن ژوەڕا بێژم چ پرسێنجڤاکی لە کوردستانی عراقی حتا نەهاژی لە ڕێکا دادگایان چارەسەر نابن هەمێ بە پرسێن عەشایری چارەسەر دەبن یعنی کەچکەک و کوڕک حەژە هەفتوو بکەن باو و دیاوان شەڕ بکەن ببە شەڕە RPG و بیکەیسی و دۆشکە ئێوارێ ناچن پۆلیس و مەحکەمەی پرزگەیەکی خۆ چارەسەرکەن دەچن ماڵە ئەنوەر بەگی بێتواتێ ماڵا نزانم فلان ئاغا و ئەو ئاغاژی پرانی جاشێبەرێ بوونە بەرێ ڕەبیعێوان هەبوو نەها بە حەزاران دۆنم عەردێوان هەنا لەناو وا عەردانەدا چاندنی هەیە چ بێژم پێشانگەهێوانی ئۆتۆمبیلێن ئەمریکی یە پێشکەتی هەنا و هەر کەسوان دەپارێزێ لە ناو خانیا خۆدا بیرێن ئاوێ پڕپڕ کوور لێ خستنەک و زەرەرێ ددێ ژینگێ و گەرەک جیرانێوان نەبن قەت جیرانێوان نەبن جادەیەوان جادەیەکی تایبەتە ئەو جاش نەها دەوردانە و کەسێن وەک مەژی هەگەر کارێکی وان هەبە لە حکوومەتی حکوومەتەکە گەرەک ئەم هەرن بچن ماڵاوان بێژن یا لە کەرەما خۆش کاک مەسرۆر ڕابێژە کاک نێچێر ڕابێژە فلان کاری ژمڕا بکە کوردایەتی ئەوە
و ئەو کوردایەتی توژی بکەی لە باکوور دەبە ئەنجی لە باشوور دەبە فەرق ناکە دیسە عینی تش دەبێ جوداتر نابێ ji بۆی کو چینێک و نەهایە لە کوردستانێدا سەردەستە ئەوە نەتەویبوونژی ئایدۆلۆژیا وێ چینێ سەردەستە ئایدۆلۆژیا گەلنینە ئایدۆلۆژیا نەتەونینە دەولەت ژی بەوێرەنگی دەولەتجی دیسە دووبارە دەکەم نوێنەرایەتە گەل ناکە ژعالیە گەل بە ژالیە خەڵک بە دەولەت نایەن چێکردن دەولەت ژعالیە چینێکی تێچێکردن ji بۆی بەرژەوەندیا خۆ ئەو چین نەها لە کوردستانیدا نینە ئەگەر هەبژی نەوەکی چینێ بۆرژوازیا فەڕەنسی نەتەویە بەرژەوەندیاوی لە ئەنقەرەیە بەرژەوەندیاوی لە دیمەشقە بەرژەوەندیاوی لە دەوحەیە بەرژەوەندیاوی لە ئەبوو دوبەیە بەرژەوەندیاوی لە واشنگتن و لەندن و پاریس و بەرلینێ گەرەک ئەو یەک باش بێ فێمکردن لە ناوە کوردێن عاتفی و دوی ساڵدا یعنی ئەس نابێژم نەتەوەیی نەبن ئەس نابێژم برایەتیا گەڵان و نظام چوو مافی خۆی لە باکووری کوردستانی نەپارێزن بێگومان پرسێ کوردان لە باکووری کوردستانی پرسێکی نەتەوەیە ji بۆی و نەتەوەک گەلک زمانک کولتورەك تێ ئینکارکردن یعنی ئەم چ قاسی ڕەخنە لەسەر ناسیۆنالیزمێ بکەن ئەم دیسە لە دەردۆری ناسیۆنالیزمێ دزەفرن ji بۆی چارەسەریە لێ گەرەک بە معریفی ئەو تش بکرێ نە بە ڕۆمانسی نە بە هەستی ئەم هەمی کوردبرانە کە ئەم وەرن لە لۆزانی هەمی کۆم ببن ئۆ مەلێنەڕی لە لۆزانێ چ قاسی باش و جاش هەنا من ژمار کرد 10 سەرۆک جاش هەبوون لە جوینە بهورتی یا کەنەکەی لە لۆزانێدا 10 سەرۆک جاشێ سەددام لە وردا هەبوون و کەچک دەچوون فۆتۆراف پێرا دەکشاندن باوەڕ بکە چ بوو سمبێلێوان مەزبوون شاڵ و شاڵپەک لە خۆکرە بوون ئاڵایەکی کوردستانێژی وسا لە دەستی خۆ دەحەژاندن و لە ئالیە دنێژی ئالیە پەدەکێژی لە جنێفێ خۆنیشاندان چێدەکردن ئەبووچی چۆ هاتبوو ئەو ئەبووچی چۆ هەیە ئەوێک و خەبەران سخێفان دەبێژە سخێفان دکێ بەغدایە ئەو ژی ئانی بوون ئەو ژی بە هەمان ڕەنگی جاشی خۆ لە وەرکۆم کرد ئێدنێژی جاشی خۆ لە لۆزانی کۆم کرێ بوون هۆتێل لە 5 ئەستێرە و 4 ئەستێرە چییە وەڵا یەکەتیان نەتەوی چێ دەکەن چییە وەڵا لە لۆزانێدا دەولەتێن دنیاێ غەدر لە گەلێ کوردکردنە نەهێلانە کورد ببن خودیستات و هەیماڵاتە خران نەبێ دەوێت دەمێدا سەرۆکێنتە بە ئەتا تورکڕا بە تعلیماتی ئەتا تورکڕا دژی ئینگلیزان شەڕ کرد یەک ژوانەژی شێخ مەحمودێ بەرزەنجی بوو شێخ مەحمودێ بەرزەنجی ئینگلیز هەر تش دابوونوی بانک پارەیە کوردی ژویڕا چێکرد بوون حتا ئینگلیز زین چکردبوونێتەمێ ئینگلیز لە سلێمانیە دەخواستن ئەکادیمیە عسکەریە هەوایی ji بۆی شێخ مەحمود بکەن یعنی وێ دەمێک و تیارە دەستی تورکیاژیدا نەمابوون دەستی ئیرانیداژی نەمابوون هەمیکەتە بوون دە ئەنجامێ جەنگی جیهانی یەکەمینە دەخواستن باڵە فڕخانە و ئەکادیمیە پیلۆتان ژێڕاڤەکەن لێ بنەڕە لێ کەمال ئەتا تورک مەکتوبەک ژێڕاشان کاوەرە ئەم بەهاڕا لە دژی ڤ کافرانە شەڕ بکەن ئێدی ئەوژی دەستی خۆسم بێری خۆ هەژاندن و لە دژی ئینگلیزان شەڕ کرد یعنی کی دەبێژێ دەما لۆزانێدا پرس بە کوردان نهاتیەکردن نوێنەری کوردان ئەو بوونە ئەز و تو نەبوونە یعنی ئەو بوونە ئەز و توژی ئەم دکەتن پەیوان چۆ ئەم نەها دەکەون پەی پارتیە سیاسی بژی بارزانی بژی ئاپۆ لێ ئەم بژی بارزانی بژی ئاپۆژی فام ناکەن یعنی نەها ئەوێن و دەبێژن بژی سەرۆک ئاپۆ چ قاسی کتابێن داویە یا ئاپۆ خوێندنە سن دخۆم نەخوێندنە ئەگەر خوێندنشبی 2 سەحیفە خوێندن و سەرێوان ئێشای کتاب هاویتن دەربە هەنێک دەناوانەدا کادرن کادرۆنە قادرنشی ژێفام نەکردنە ئەگەر کو ژێفام کردوانە بەیوەرەنگی نەداخن زەخیرەیەکی پڕ مەزن یا فکری و معریفی تێدا هەیە بە قاسی و کەماسی تێدا هەنا ئێستان دەکارێ ڕەخت نەژی بکەێ لێ زەخیرەیەکی یعنی چ کورد دەوێ عمریدا یەک و دە عمرێ ئاپۆدانە چ کورد وە قاسی کوور مەسەلە شڕۆڤە نەکردنە مینە ئاپۆ لێ چ قاسی ئاپۆچی وەیەکێ ئەو دکەن
هاتوونە ئاپۆچی ئەس ئاپۆچی بە ژ خۆ بەکارانیە کللیمەیە ئاپۆچی حقارەتەکە لە حرەکەتە پکێکی لە حرەکەدا شۆڕژگەریە باکووری کوردستانی حقارەتەکی پڕپن مەزنە مەزلوم دۆغان لە محکمەیە خۆدا بە حاکم ڕاوتشت گوت گۆ نەبێژە ئاپۆچی ئەم نە ئاپۆچینە ئەم پارتیا کارکەرین کوردستانێنە هەون دەخوازن مینە عەشیرەتان عەبدوڵڵا چی و محەممەد چی و بارزانی چی و تاالبانی چی و مەلایی و وانە ناوەکی وسە بخن پەیمە ئەم نە عەشیرەتن ئەم پارتیا کارکەری کوردستانێنە ئەم مؤسسن ئەم سازینە ئەو مەزلوم دۆغان گوت لێ مخابن هێژی تێ دەبێژە یەکێک بەدلێوی نەبێ یا دەبێژی تونە ئاپۆچین تونە ئاپۆچێکی باشی ئەس ئاپۆچێکی باش تولێت نەڕێ یعنی خویایە ژە معریفەیە خۆشی دوورکەتنە چ وسا دکە نەتەوپەرستی وسا دکە ئەس دیسا دەبێژم نەتەوپەرستی و معریفەت تێدا نەبێ مرۆڤان دکێ پەز مرۆڤان دکێ گۆلک چۆ مرۆڤکردن گۆلک و پەز ji بۆی ڕێفراندۆمێ هەپ چەپک لێ دەخستن ئێن وەک مەژی کۆم دژی ڕێفراندۆمێ مەدیگۆ ڕێفراندۆمێ نەکەن ڕێفراندۆم نەهەوجەیە نەپێویستە نەڕاستە و دەولەتێک هەگەر چێ ببەژی دەولەتێکی قەشمەر و سەخیف دەردەکەوێت تشتێک و ناهایی نەکەمی دەولەتەیە پۆلیسێتە هەیە ئارتێشاتە هەیە باڵافڕخانەیەتە هەیە نفوسێتە هەیە تو کی بخوازی دبی هەولێرێ کی تو بخوازی لە هەولێرێ دەردەخی تو پترۆلێ دفرۆشی تو هەر کاری دکەی دیپلۆماسیاتە لە دەروە هەیە نوێنەرایەتیاتە هەیە کۆنسۆلۆسی هەموو وڵاتانژی لە وڵاتە هەنە بە پراکتیکی دەوڵەتی تو لێ میلەت برچیە بێقانونی گێنجێک ji بۆی ku hêkek havîtiye Erebeya serok Erebeyekî dinê dikeve pey li nav kolanekî nizîkî Helepçe wî digire bi Erebê lê dixe û pişt ra jî bi 6 çekdaran lê dixin razîl dikin çawa tu hêk havîtiye Erebeya serok nabe gerek tu bêjî ez benî yani heger ku dewlet jî çêbebe wisa dibe hûn dewletekî wisa baş dibînin gelo ez baş nabînim ez dijîme dewletek dîmokrat nebe ez naxwazim walla Iraq ne dîmokrat e Îran ne dîmokrat e bila em jî ne dîmokrat bin Îran me'edam dike bila Kurd jî me'edam bikin Kurd me'edam bikin baştir e Kurd diziye bikin baştir e ya ba bokengî wisa kako ne wisa ye Saddam hes salan be Îranê ra şer kir hes salan ez wê dime zarokekî pir biçûk bû hemû ekonomî li sedî 95 diçû şer lê dîsan jî nehêj yek însan feqîr bibe bênan bibe tê bîranê min cîranekî me zelam pêşmerge bû her şev dihate bajêr sê-çar caş û sê-çar esker û polîs dikuştin û bi rojê dîsa vedî geriya serê çi ye lê Saddam nehêla zarokekî birçî bibin Saddam nehêla zarokekî birçî bibin li wê edaletê binerin ji bo ku pereya petrolê yek direm nede dizî Saddam niha jî yek kes bila ji min re bêje metrek erdê Saddam hebû yan heye li dunyayê de tu nabînî li arşîfa hemî dunyayê hemî îstixbaratan bibînî metrek erdê Saddam tune ye Saddam digot Iraqya min e ez ji Iraqê dernakevim ez ê li Iraqê bimrim li Iraqê bêm kuştin bi qasî ku diktatör bû faşîst bû li deviya hukmê xwe da pir bêeql û ehmeq derket lê însanekî bi prensîpî ji bû devî warî de çû li Filîpînê bi hezaran donim erd kirîn bi navê Wezareta Kiştûkal Wezareta Çandiniye wisa fam kiribûn propagandayekî wisa hatkirin ku Saddam dixwaze hemî havînan siyahetê xwe li Filîpînê bike lê dawiyê de me dît li wir de تعلیمات دایه گوتیه لوی عرضه هون تنه برنج دچینن جبوی کو برنج لعراقی ده کیمه تیری مناکه برنج دچین او برنج تینن عراقی لی امنها حمی بروبه من کشتو کالی دچینن ترکیه دخینه قطیان و هنک جحری دخینه ده و بگرانتر دفروشنه
يعني چەوە تو دکاری بە کیژە معریفەتێ تو دکاری بێژی دەوڵەتە منش دەوڵەتە وی چێتر دەبە بە کیژە معریفەتێ نەتەوەپەرستیاتە کوردایەتی ژوان دەرکەتیە کوردایەتی لە بن باندۆرە العروبەیە جەمال عەبدولناسر و میشل ئەفلەقدایە لە بن باندۆرە الاتحاد التەڕەقیە تورکیدایە لەناو اتحاد التەڕەقیدا 4-5 کەس بوون 2 کەس 3 کەس جوانە کورد بوون گاڤە اتحاد التەڕەقی یعنی نەتەوەپەرستیە تورکان چێبوو و جوان فەقەتیان هاتن مەهابادێ لە مەهاباتێ نەتەوەپەرستیە کوژ اتحاد التەڕەقی و ژ گەنجن تورک فێر ببوون ئانین سولەیمانیە و کۆیە و لە وەرداژی نەتەوەپەرستیە کوردی پێشکەت مەلا مستەفاژی و وێ دەمێ لە ناو بەرفێ سیبیریا بوو لە رووسیا مهاجیر بوو ئێدی لەوێ دەمێدا شانسێوان دەرکەت عەبدولکەریم قاسم کو سوبایەکی عراقیە بوو دەربە چێکرد لەسەر حکوومەتە مەلیکی پادیشا ڕووخان حکوومەتێکی جمهوری کۆماری ساز کرد و لە وردە ئیبراهیم ئەحمەد زاڤەیە خەزوورێ جەلال تاڵەبانی کو پارتیا دیموکراتی کوردستان چێکرد و هێژی مەلا مستەفا دەناوە بەرفێدا بوو لە سیبیریا هایویژە تشتێکی نەبوو هەمی ئەو بارزانیان کو ڕەڤین ژنێن رووسی ئانی بوون لەور بە ژنێن خوا یەن رووسی دژیان لە وردە ئیدی لەوێ دەرێ پارتیەک چێبوو بە ناوی پارتی دیموکراتی کوردستان ئەو ژی پاشخانێوانژی حیزبی هیوا و کاژیک و ئەوانە بوون لێ دەناوبەرە حەمزە عەبدوڵڵا و ئیبراهیم ئەحمەد ناکۆکی هەبوون ئیبراهیم ئەحمەد خەزوورێ جەلال تاڵەبانی کەسێکی ڕاستگەر بوو حەمزە عەبدوڵڵاژی کەسێکی چەپگەر بوو ئیدی ئیبراهیم ئەحمەد دەخواست پیلانێکی چێ بکە چۆ بکارە پارتی ئیدارە بکە و پارتیش دەستی حەمزە عەبدوڵڵای چەپگەر ڕزگار بکە جبێکە حکوومەتە عراقیش حکوومەتێکی چەپ بوو نزیکی سۆڤیەتێ بوو و پڕ دۆستی کوردان بوو عەبدولکەریم قاسم دەگۆ من نانێ کوردان خواریە ئەسقەت خیانەتی بە کوردان ڕەناکە ئیبراهیم ئەحمەد نامەیەک ji بۆی مەلا مستەفا نویسان ji بۆی عەبدولکەریم قاسم سەرۆک عەبدولکەریم قاسم سەرۆکی عراقی نویسان گۆ هەڤاڵێکی مە دۆستێکی مە شۆڕژگەرێکی مە هەیە لە کۆمارە کوردستانێدا ڕەڤایە چویە سیبیریایی لە کەرەما خۆ ئەم جەنابێتە دەخوازن توی ڤەگەڕینی ئەو ژی مەکتوبێک ji بۆی کۆنسۆلۆسە عراقی لە سۆڤیەتێ لە مۆسکۆیشان گوتن ئەم دەخوازن هونکار بکەن داکو جەنەڕاڵ مەلا مستەفا ڤەگەڕی مەلا مستەفا و ژنێ خۆی رووسی هەنێک ژنێ خۆ ڤەگەڕاندن هەنێک ژنێوان لەور هێشتن ڤەگەریان عراقی عەبدولکەریم قاسم دەڤێ ناوبەرێدا چوو 2 ملیۆن کورد بە پیکابان و بە تراکتۆران و بە بلدۆزەران کۆمکردن لە سلێمانی هەولێرە دهۆکێ بر بەغدایە و گوتن پێشوازی لە سەرۆک مەلا مستەفا بکەن سەرۆک بارزانی مەعانیە و بارزانی ژ تیارێ هاتە خوارێ عەبدولکەریم قاسم بەخۆ چوو پێشوازیاوی گۆ من 2 ملیۆن کورد هانینە لە ڕێیەکی پڕ گەرم و پڕ دوور هاتنە ئەو هاتنە ژتە ببیسن کات و چ دەبێژی ژ بۆی کوردن لە گۆڕی داخوایانیە جەلال تاڵەبانی دەبێژە مەلا مستەفا تەنێ گوت تشتێکی و ئەس ببێژم نینە ئەس قەیتانێ پێڵاوێ سەرۆک عەبدولکەریم قاسمم عەبدولکەریم قاسم چ بێژە ئەس وی دکەم ئەو گوتنێ من نین ئەو گوتنێن جەلال تاڵەبانیە کەسێک و ئاعترازی وی هەیە بلە ji çatê rajimra binivîse ez ê gotinên vîdyoya Mam Celal jê rabişînim heger ku hûn dibêjin Mam Celal dirawan dike ew tiştekî din ye ji bo ku pedekê heta îro jî negotiye ew gotinê Mam Celal nerast Mam Celal dibêjî ez bi xwe jî li wir hazir bûm dibêje عەبدولکەریم قاسم xwast mela Mistefa baxivê mela Mistefa got tiştekî ez bêjim nîme ez qeytanê qondereya zeîm عەبدولکەریم قاسم wefam kir لێ چەند ساڵ دو-سێ ساڵ دەرباز بوونیدی عەبدولکەریم قاسم کەسێکی چەپگەر بوو چوو قەرارێک دەرخست گۆ ئەو ئاغێن عراقی هەموو یا عەرەب و یا کورجی عەردێوان گەلێکی پڕە پێڕاناگەن لەوێ عەردێدا چاندنیە بکەن ئەم دەخوازن عراق بکەن سەبەتەیە نانیش بووی هەمی جیهانێ بلا لە عراقی هەمی عاردگەرە کەسک بێ زراعەت تێدا هەبێ ئاغا نەکارن لە هەمی عاردێدا بچینن بلا بەشێکی
وێ عردێ خۆ بدەنە جۆتکاران ئەژی تراکتۆر و گەنم و جەه و مادەیەن کیمیاوی ددەموان ئاریکاری ددەموان بلا جۆتکار لەوێ عردێ چاندنیە بکەن گاواک و بڕیارێکی وسادا ئیدی هەمی ئاغا عاجز بوو دەوێ دەمێدا ئیدی ئیسرائیل حکوومەتە عەبدولکەریم قاسم پڕ ناڕەحەت بوو ji bo ku nizîkî Sovyetê bû û di nava gelda bû û di heman demê de şayê Îranê pir narehet bû ji bo ku Ebdülkerim Qasım careyekî min roj hate navên derbe li ser padîşa li ser melîk çêkiriye li Îranê jî de wê demê melîk hebû digot ew wek Renîsans û şorşa Fransayê hikûmeta padîşayî û melîkî yek bi yek dirûxînin an jî dikin melîkên destûrî ku girêdayê parlemanê bin wekî melîkê Swêdê mînek an jî melîkê Holandayê padîşayê Holandayê ku divê li parlemanê sund bixwe mecbûr e û mudaxeleyê siyasetê neke mudaxeleyê abûdiyê neke ji wê yekê tirsa şayê Îranî û Musadê İsraîlî li hev ketin bi axeyên Kurd ra û mela Mistefa ra hemî civiyan ka werin em şorşekî Kurdî çêkin ji bo li dijî Ebdülkerim Qasım şorşa Kurdî li dijî Ebdülkerim Qasım çêkirin û di navbera du sê salan de Ebdülkerim Qasım cibilxanê wî nema perê wî nema her tiştê wî nema pir zeîf bû heta dawiye vê carê çûn bi erebên şovenî yên sunnî yên qewmî yên nasyonalîst ra li hev kirin yanî Kurdan pê ra li hev kirin û Ebdülkerim Qasım ji destsaladdariyê dûr xistin mehkemê gotin çi qasî perê te hene destê xwe bir berîka xwe sê dînyar de berîkayî dabin got hemî serwer û samanê min li hemî dinyayê bigirên hemî perê min tenê ew kurdayetî gerek hûn ji wê yekê fam bikin yekê fam bikin tu jî bikey wisa dibe ji bo ku Çînê ku li Kurdistanê heye serdesta ew Çîn ew e hêvîdarim hat bi fêmkirin heta bernameyekî din silav û rêz gelek spas ku heta ku neha hûn beme rabûn ez giringî didim bernameyên mecerîfî nek siyaseta roj şû açıqlama yaptî Murat Qereylan wisa got kak Mes'ud wisa got ez wisa nabêjim ez di warê mecerîfî ji bo meseleyan diçim ez behsa siyaseta roja nakim û ez nefretê dikim ji wan kanalane ku nûçeyan dixwînin ya tu bixwe li rojnameyekî kar dikey li televizyonê kar dikey nûçeyê wir êwarê difirûşîme na analîzên mecerîfî bikin ew giring e ew xizmetê me dike ew mêjiyê me diherekîne silav û rêz dem baş berdewam bin li piştgirîkirina kanala xwe xetekî alternatîv fikrekî alternatîv kanalekî alternatîv